ژنانی تێکۆشەر و شۆڕەژگەری کوردستان لە پەیوەند لەگەڵ هەڵبژاردن لە ڕاگەیاندنێکدا بە وەبیرهێنانەوەی ئەو جنایەتانەی ڕژیمی کۆماری ئیسلامی و کار بەدەستە جۆراوجۆرەکانی بەرامبەر بە خەڵکی ئازادیخوازی ئێران و ژنانی ئازادە و تێکۆشەر ئەنجامیان داوە، داوایان لە خەڵکی کوردستان و سەرتاسەری ئێران کردووە بەشداری گاڵتەجاڕی بەناو هەڵبژاردنی سەرۆک کۆماری ڕۆژی 8 مانگی پوشپەڕی 1403 نەبن. لە بەشێک لە ڕاگەیاندنەکەدا هاتووە بە ناوی شۆڕشی ژن ژیان ئازادی، خەڵکی تێکۆشەر و شەرافەتمەند، هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی، ئەسناف و بازاڕیان و جەماوەری خەڵکی کوردستان و ئێران بە شوێن سیاسەتی دژمنکارانە و ژنایەتکارانەی حکوومەتی سێدارەی کۆماری ئیسلامی لە سەرتاسەری ناوچەکانی ئێران کە بە هێزی ئامرازە جۆراوجۆرەکانی سەرکۆت بەرەنگاری ناڕزایەتی و ئاخێزە شۆڕژگەرانەکانی خەڵک بۆتەوە و لە ناوچە جیاجیەکاندا دەستی بۆ هەموو کردەوە و فریوکاریەک بۆ کبکردنەوە و سەرکوتی ئەو ئاخێز و ناڕزایەتیانە بردووە. ئێستا بە دوای مەرگی ڕئیسی بەناو سەرۆک کۆماری حکوومەت و دوای زیاتر ئاشکرابوونی جنایەتەکانی ئەو باقی هاوڕەکانی لە سەرتاسەری شۆڕشی خەڵکی ئێرانەوە تا ئێستا چاوەڕێیە جەماوەری خەڵک بەشداری ئەو گاڵتەجاڕە بن. ئێمە ژنانی تێکۆشەری کوردستان هاوڕێ لەگەڵ ژنانی ئازادیخواز ئێران داوا لە خەڵکانی دانیشتووی ئێران بە بەلوچ، عەرەب، تورک، کورد و فارسەوە دەکەین بە بەشداری نەکردن لەم بەناو هەڵبژاردنەدا و دەنگنەدان بە کەسێک کە لە پێشێدا لەلایەن کاربەدەستانی ڕژیمەوە دیاریکراوە بۆ جارێکی دیکەش ئەم ڕژیمەی پەت و کوشتار و جنایەتە تووشی شکست و ڕسوای بکەین. نابۆ پەت و سێتارە، نابۆ توندەتیژی لە دژی ژنان و کچانی ئێران سەبارەت بە نەپۆشینی حجابی ئیجباری، نابۆ دەرکردنی خوێندکاران، کرێکاران و مامۆستایان، نابۆ هەژاری و گەندەڵی سیستماتیک، نابۆ تاڵانکردنی سەروەت و سامانی خەڵکی ئێران. جارێکی تریش ڕۆژی 8 مانگی پوشپەڕ دەڵێن نا بە ڕژیمی ئیسلامی، دەڵێن بەڵێ بۆ ژن ژیان ئازادی، ژنانی تێکۆشەر و شۆڕەژگەری کوردستان.